سربي شغل كان خلقه القرآن وأصحابه وهورياني خوشي هم شواب ورد كردوا كبي أكارو روشت جوانا كاني قرآن بجولانه ورفتار بكن وخواي جورا بيامكي بوناردوين كقرآني بيروزا كتابك وردو درشتي بيروي جياني تيايا كا هر تاكي دتوانا سودي لبينه وتاكي مسلمان هميشه جوازي هي لوي كا رز لكساني برانبري دقري وكردار ورفتاري جوانا وجوازي كان قبول دكات امرؤ ماني بزانين كاريگەری پەروەردەی قورئان چیە لەسەر تاکەکانی ناو کۆمەلگا و لەسەر کۆمەلگاش بەگشتی کاتێک کەسێک پەروەردەیەکی قورئانی ئەکرێت ئایا مەترسیدارە لەسەر کۆمەلگایان ئەو تا بە پێچانەوە کە تاکێکی سەلامەتە و هەمووان لێ ئەمینن و کۆمەلگاش بەرەو پێشەوە دەبن بۆ ئەوی کە زیاتر باسی ئەم بابەتە بکەین میوانداری مامۆستا مرواری محەممەدمان کردووە بانکخواز کە لەم چاوەڕا لەگەڵمانایە مامۆستا مرواری بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا مرواری بەخێر بێت سپاسدانەکەم بەپرسمان چییە لە پەروەردەی قورئان وڵات جا پێشەوە با ئێمە هاوکارانمان مامۆستا مرواری هەر بۆی تەوەرەکە لەسەر قورئانە سەرتا گوێ لە چەنایەتی لە قورئانی پیرۆزەکەین هەم بڕگەکە ئەڕازێنینەوە هەم بەرەکەتێکە کەوێتە ناو بڕگەکەمان بەڵام مامۆستا عەبدوڵڵا نیاز قورئان خوێن گوێ لە چەند ئاەتێکەکەین کە جەنابیان خوێندویانە من جاء بالحسنة فله خير منها وهم من فزع يومئذ آمنون ومن جاء بالسيئة فكبت وجوههم في النار هل تجزون إلا ما كنتم تعملون إنما أمرت أن أعبد رب هذه البلدة الذي حرمها وله كل شيء وأمرت أن أكون من المسلمين وأن أتلو القرآن فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فقل إنما أنا من المنذرين وقل الحمد لله سيريكم آياته فتعرفونها وما ربك بغافل عما تعملون خواهی گەورە قورآن کاتە نوری دڵەکانمان و ئەو قورئانە خۆشێکی گوێمان لێ بوو دەستپێکی بەرنامەکەمان بوو بۆی کە زیاتر باس لە تەوەرەکەمان بکەین دەچینەوە لای مامۆستا مرواری و ئەمەوێت سەرەتا بۆ دەست پێ بکەین مامۆستا مەبەستمان چیە لە پەروەردەی قورئانی بسم الله الرحمن الرحيم سرتا سلاو لبريستا دستوشي بو ايوا بوم تورج جواني كدا تناو كبراستي زور گرنگا و سلام هيا بو بنراني بريس سرتا اگه زور بكوتي بيناسي كي قراني بيروس بكين قرآنی پیرۆز ئەو کتێبەیە کەلامی خۆی پەروەردگارە کە لەلایەن خۆی پەروەردگارەوە بە جیبریلدا نێراوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە متەواتریدا بەزیوە بەپێی ڕوودا و حەدەسەکان و زۆر جاریش بەبێ ئەسبابی نزول ئەم قورئانەدا بەزیوە بەڕاستی قورئان هەر بۆ خۆی ئەم قورئان خوێنی کە ئێستا جۆمان لێبوو چۆن دەڵێ دڵ ئارام دەکاتەوە ناخت دەهەژێنێ هەستێکی زۆر تایبەت و خۆشت پێ دەبەخشێ بەڕاستی هەر کەسێک بەپێی پەروەردەی قورئان پەروەردەکارێکی زۆر گەورەیە ڕاستترین و باشترین پەروەردەکارە هەروەکو خۆی پەروەردگار بەخۆی دەفەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم بەڕاستی قورئان ڕاستترین و دروستترین پەروەردەکارە بۆ تاکەکان بۆ کۆمەڵگا ئەگەر تەماشای ئەو کۆمەڵگای سەردەمی قورئان کە قورئانی تێدادا بەزیوە کۆمەڵگایەک پڕ لە جەهالەت پڕ لە نەزانی پڕ لە فەسادی و خراپەکاری چۆن دەڵێ هەر وەکو جەعفەری کوڕی ئەبوو تالیب کاتێک کە لە حەبەشەیەکە ئەڵێ ئێمە قەومێک بووین حراممان دەخوارد مردارە بوومان دەخوارد جاهیل بووین مەحرەمی خۆمان مارە دەکرد چۆن دەڵێ ئافرەت بەو پەڕی
چەسانە و ناڕەحەتی دابوو بەڵام ئەو قورئانە هات ئێمەی پەروەردە کرد. قورئان بەڕاستی پەروەردەکارە، هەر کەسێک کە بۆ خۆی بێوێت تەبان زۆر جار کەسەکە بە خۆی ناوێ یان خی گەورە مۆرێک ختمێکی لە دڵی دا و کە پەروەردە و جوانی ئەم قورئانە ناچێتە دڵەکانیەوە. ئەگەر نا بەڕاستی ئەگەر لە هەر چمکێکی ژیانی ئەو سەردەمەی کە قورئانی تێدا دابەزی و بە ئێستاشەوە بیگرین بەڕاستی زۆر شتی جوانی تێدا لە ڕووی فکرەوە. ئینسان کاتێک کە پەروەردەی قورئان بۆ فکرێکی تایبەتی هەیە، بیرکردنەوەیەکی تایبەتی هەیە بەرامبەر بە کەسەکان بە تاکەکان بە کۆمەلگاکەی. ئەنجا ئەم قورئانە ئەم پەروەردەی بەڕاستی بێ لە هەڵسوکەوتەی ئینساندا ڕەنگ بداتەوە. کاتێک کە ڕەنگ ناداتەوە ئەوە خەتا لە کەسەکانە بۆ خۆیان نانەوێ ئەم پەروەردە جوانە وەربگرن. ئەگە تەماشای ئەو سەحابە بەڕێزانەکەین پێش ئیسلام بە نمونە عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی لێی خوای لێ بێ، پیاوێکی توند و تیژ، پیاوێکی ناسەلامەت، پیاوێک بەو پەڕیمانەی کەلیمەی لە توند و تیژی و لە ناڕەحەتی و لە ترس و تۆقاندنی خەڵک، بەس کاتێک مسلمان دەبێت عەدالەت بەکاردێنێ. ئەمە بەڕاستی پەروەردەی قورئانە. ئەمە قورئان وای لێ کردووە کە بەم جۆرە هەڵسوکەوت بکە. ئەنجا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو خولوقەکانی قورئان بووە. خی پەروەردگار وەسفی دەکات ئینەکە لە خولوق عەظیم، تۆ خاوەن جوانترین ڕەوشتی کە ڕەوشتەکانی هەمووی ڕەوشتی قورئانی بووە. باش تاکی مسلمان جگە لەوەی کە سەرمەشقەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هاوڵەکانیتی پێشینی چاکی خۆمانن، ئەو دەستوری لە بەردەستمانایە قورئانی پیرۆزە. تا چەند گرنگە تاکی مسلمان دەست و پەنجەی لەگەڵ قورئانی پیرۆز نەرم کە و بە جوانی لە ئاەتەکان و لە ئەحکامەکان و لەو خۆڕەوشتانی کە تایەتی هەم لی تێبگا هەم لە خۆیان بەرجەستەی بکە. بەڕاستی زۆر پێویستە لەسەر ئینسانی مسلمان بۆ ئەوەی ئەم ئاینە جوانە، ئەم بەرنامە جوانە، ئەم قورئانی کە دەستوری ژیانمانە تێکی نەدا و لەبەر چاوی تاکەکانی تر ناشرینی نەکە. ئەمە هەڵەی مرۆڤەکانە زۆر جار ئێمەی مسلمان ئێمەین کە ئەم بەرنامەمان ناشرین کردووە، جوان لی تێ نەگەشتین بە خۆمان، بەرجەستەمان نەکردووە لە خۆماندا، چونکە هەر کاتێک شتێک لە خۆتدا بەرجەستە نەبێ هەڵەیەکی زۆر گەورەیە. ئێمە زۆر جار ئەبیستین گەنجەکانمان لە ئەوروپا کە بەناو یعنی بە تەسکەرە مسلمانن بەڵام هیچ لە دینی خوای پەروەردگار تێنەگەشتون، لەو قورئانە تێنەگەشتون، پەروەردەیەکی قورئانی تەواویان وەرنەگرتووە. لەو وڵاتانە کاتێک هاوسەرگیری ئەکەن لەگەڵ ئافرەتێکی غەیرە مسلمان کە ئەوێ مسلمان بێم ئافرەتە، بەس کاتێک تەماشای ئەوەکە هیچ ڕەوشتێکی قورئانی تێدا نیە، ڕەوشتێکی مسلمانانی تێدا نیە، زۆر بەلایەوە سەیرە. چونکە خەڵکی ئەوروپا کاتێک کە مسلمان ئەبن زۆر بە جددی و بە جوانی و بە چۆن وەکو خۆی یعنی مسلمان دەبن. مسلمان ئەبی خۆی بڕازێنێتەوە بە هەموو ڕەوشتە جوانەکان، ڕازگۆیی، ئەمانەت پارێزی، فیداکاری، خۆشەویستی، لێبوردەیی، یعنی ئەبێ هەموو ڕەوشتە جوانەکانی تیاکۆ بێتەوە، هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ڕەوشتە جوانەکانی تیاکۆ بووە. سەحابە بەڕێزەکانیش هەر ڕەوشتەکانیان هەموو جوان بوو، هەر یەکەش بە تایبەت ڕەوشتێکی جوانی تیا بوو، هەروەکو ئەبوبەکری سەدیق کە ناوی سەدیق و بەڕازگۆ نامدراوە، هەمیشە لەگەڵ ڕازگۆییا بوو. عومەری کوڕی خەتاب کە عەدالەت بوو، یەکێکی تر کە زانا بوو، هەر یەکان بە جۆرێک و کۆمەڵک لەو ڕۆشتە جوانانیان تیا بەرجەستە بوو، هەموو ڕۆشتەکانیشان تیا بەرجەستە بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن دەڵێن خوای پەروەردگار ئامادەی کردبوو کە کامل یعنی مواصفاتە جوان و باشەکانی تێدا بوو. بۆیە بەڕاستی گرنگە ئینسانی مسلمان ئەگەر بیەوێ بەرنامەی ئیسلام پیادە بکە، ئەگەر بیەوێ خەڵک وەک خۆی بیر بکاتەوە، ئەگەر بیەوێ تەسیر و کاریگەری هەبێ لەسەر بەرامبەرەکانی، بەڕاستی ئەبێ بۆ خۆی هەموو شتەکانی تیاوێ. ئەگەر وانە بێ خوا نەخواستە پێچەوانە دەبێتەوە. ئەو کاتە ئەوە ئێمەین کە ئیسلاممان ناشرین کردووە، ئەوە ئێمەین نەمانتوانیوە ڕەوشتە جوانەکانی قورئان لە خۆماندا بەرجەستە بکەین کە ئەمە بەڕاستی خەلەلێکە لە مسلماناندا، گرنگە گرنگی پێ بدەین، ئەو خەلەلانە لە خۆماندا چارەسەر بکەین، شتێک نەڵێین کە لە خۆماندا نەبێ. چونکە سەحابە بەڕێزەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ کاتێک ئاەتەکانی قورئانی پیرۆزدا دەبەزی، سەرەتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی دەخوێندنەوە، ئەنجا ئەوان گوێیان لێ دەگرت، دواتر بۆیان دەخوێندەوە ئەو گوێی لێ دەگرتن، ئەنجا لە خۆیاندا جێبەجێ و تەطبیقیان دەکرد، دەگەڕان تا ئەو ئاەتە تەطبیقیان نەکردا ئاەتیشکە نەدەچوومە لە ئاەتێکی ترە. گرنگ نییە ئینسان هەموو قورئانی لەبەر بێ و خوا نەخواستە تەطبیقی نەکا و جێبەجێ نەکا لە خۆیدا، گرنگ ئەوەیە یەک ئاەت لەبەر بێ و جێبەجێ بکەین. چونکە ئاەتەکانی قورئان بەڕاستی ئاەت هەموو گەشتگیرن، هەموو شتە جوان و پڕمانە و ئەوەکەی ئینسانیان تێدایە. کاتە مامۆستا مرواری لە قسەکانی بەڕێستانەوە تا چەندێک گرنگە ئێمە
بمسلمانة تێنەکەوین یعنی من مسلمانێکم ڕەنگە وەکو مرۆڤ هەڵام هەبێت تەنانە دینەکەشم بە باشی وەرنەگرتبێ بەڵام کاتێکی تەناو بەرنامەی قورئانەوە تێڕا ئەمێنی لە قورئان ئەبینی کە ڕەنگە هەڵەکە لەم نابێت نەک لە قورئانەکەیە هەنی ئێستا هەستەکەم ئەمە جۆرێک لە کێشەیە کە مسلمان ناشری نەکرێت بە دینەکەیەوە ئەمە چۆنە بینیت؟ بەداخەوە کە ئەو حاڵەتەمان زۆرە هەر کەسێکی مسلمان هەڵەیەکی کرد یەکسەر و ئەزەن هەڵەی بەرنامەکەی هەڵی ئیسلامیان قورئانەکەی بە پێچەوانەوە ئەمە هەڵەی مرۆڤەکەیە چۆن دەڵێن خی پەروەردگار جاری و ئەم مرۆڤە دڵی قەپات کراوە هەموو ڕەوشتە جوانەکانی وەرنەگرتووە یان هەر هیچی وەرنەگرتووە بەس بەناویش مسلمانە ئەمە هەڵەی ئێمەی مسلمانە بەڕاستی نەک هەڵەی بەرنامەکەمان بەڵام بەداخەوە ئێمەین کە تاوانبارین ئێمەین کە جوان لە قورئان تێنەگەشتوین ئێمەین کە قورئانمان لە خۆماندا بەرجەستە نەکردووە وامان کردووە کە بەرامبەرەکانمان بە هەڵە لە دینەکەمان تێبگەن ئەگەرنا ئەگەر ئێمە بە جوانی بە شێوەیەکی باش پیادەی بکەین بەرجەستەی بکەین لە خۆماندا دەتوانین کاریگەریمان زۆر بێ لەسەر بەرامبەرەکانمان لەسەر نەیارەکانیشمان چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر نەیارەکانیشی تەئسیر و کاریگەری هەبوو ئەوەتە کاتێک لە مەکە و کۆز دەکات بۆ مەدینە بزانێت چه سەرکردەیەک بووە ئەم پیاوە چه کەسایەتێک بووە چه ئەندازیارێکی شارستانی بووە توانی بێتی سەرکردایەتی ئەم هەموو خەڵکە متەنەوع بکا لە مەدینە کە مەدینە زۆر جیاواز بووە لە مەکە کافری تیا بووە جوولەکەی تیا بووە مەجووسی تیا بووە مشریکی تیا بووە دواتر منافقیش هاتووەتە سەر بەس ئەم پیاوە لە بەرەوەی هەموو ڕەوشتە جوانەکانی لە خۆیدا بەرجەستە کردووە قورئان چۆن دەفەرمێ بۆ جۆرەی کردووە بەرنامەی خۆی پەروەردگاری جێبەجێ کردووە هیچ خەلەل و کەم و کوڕێک لە خۆی دانەبووە بۆیە توانیوەتی سەرکردایەتی ئەم هەموو خەڵکە جۆر و جیاوازە بکە بەڵام بەداخەو ئێمە ناتوانین جاری وایە ئەوەیەکی خۆشمان بکەین لەبەرەوەی لە خۆمان دەبەرجەستەمان نەکردەوە مامۆستا قورئانی پیرۆز چ ڕێگەیەکی بەکارهێناوە بۆ گەیاندنی ئەو پەیامە پەروەردەیانە بۆ نمونە چەندین چیرۆک هەیە لە قورئانی پیرۆزە لەوانە ئامۆژگاریەکانی لوقمانی حەکیم هەیە بۆ کوڕەکەی بنمونە ئەمانە هەمووی بنەمای پەروەردەیین کە مرۆڤ سووری لێ ببینێت بێگومان سەرەتا کە قورئان دابەزیوە ئەگەر دیقەتمان گرت پێ زۆربەی سوورەتە کورتەکان ئەو سوورەتانی کە لە مەکەدا بەزیون هەر هەمویان بابەتی پەروەردە و عەقیدە و وحدانیەتی خۆی پەروەردگار بە خەڵکەکان شارەزا دەکات چونکە سەرەتای هەموو شتێک ئەبێ جارێ پەروەردە بێ پەروەردە گرنگترین بوارە ئەگەر ئینسانەکان پەروەردە نەکرێن و گۆژ نەکرێن بە قورئان بەڕاستی لە دواییدا وەک پێویست نابن بۆیە قورئانی پیرۆزیش ئەم ڕێگایی بەکارهێناوە سەرەتا بابەتە پەروەردەیەکان بابەتە ئیمانیەکان باسی وحدانیەتی خۆی پەروەردگار چونکە ئەو خەڵکەی کە قورئانی بۆ دابەزیوە هەمویان بتپەرست بوون لە مەکە جارێ قورئان یەکەم هەنگاوی ئەوە بووە کە ئەو خەڵکە لەو بتپەرستە ڕزگار بکات لەو جەهالەت و نەزانین و تاریکی و گومڕایی ڕزگاریان بکە عەقیدە و بیر و باوەڕی دامەزراندون جوان جوان پەروەردەی کردوون ئەنجا دواتر لە مەدینە قورئان جۆرێکی ترە باسی ئەحکامەکە کۆمەڵێک ئاەتی ئەحکام دابەزی ئەنجا حکومەکان ئەنجا دەوڵەتداری بەڕێوەبردننی دەوڵەت و وڵات بەو جۆرە بە تەسەسل قورئانی دابەزیوە خۆی پەروەردگار بە خۆی حەکیم و کاربەجێ قورئانی کە هەنگاو بە هەنگاو پلە بە پلە چۆن چۆن دابەزاندەوە بۆ تێگەاندنی کەسەکان کە بەڕاستی بۆ ئێمەی مسلمانیش ئەمە عیبرەتە پەندە کە سەرەتا خۆمان پەروەردەکەین خۆمان گۆشکەین بە قورئان بکەین بە دەستور و بەرنامەی ژیانمان بۆ هیچ کاتێک بە هەڵە نەچین و خەڵکیش بەهۆی ئێمەوە بە هەڵە نەچێت چونکە زۆر جار بەرامبەرەکانمان کەسەکان بەهۆی ئێمەوە تووشی هەڵە دەبن وا دەزانن ئەوەی ئێمە دەیکەین ئەوەیە دروستەکان لە ئەسڵدا ئێمەین کە نادروستەکەمان وەرگتەوە ئێمەش مرۆڤین ئینسانین مرۆڤیش تووشی هەڵە دەبێت تووشی بەلاڕێدا چون دەبێ هەندێک جار بەڵام گرنگ ئەوەیە زوو بگەڕێتەوە سەر ڕێگا ڕاستەکە و قورئان پیادە بکە زۆر باشە مامۆستا مرواری ئەوە باسمان لە تاک کرد زانیمان کاریگەری قورئان لەسەر تاک چییە خۆ دەزانی کۆمەڵگەش لە تاکەکان پێبدەن کاتێک کۆمەڵگەیەک وابەستەیە بە قورئانەوە کاتێک کۆمەڵگەیەک پەروەردەی قورئانی وەرگرتووە ئەخلاقیاتی قورئانی وەرگرتووە ئەتوانین بڵین ئەم کۆمەڵگەی لە چاو کۆمەڵگەیەکی ترە کە با بڵێن بارگاوی نییە بە قورئانی پیرۆز جیاوازەکانیان چییە؟ بێگومان ئەو کۆمەڵگەی کە بە قورئان گۆژ دەکرێت زۆر جیاوازە ئەگە تەماشاکەین فەڵەستین خەڵکی فەڵەستین نمونەیەکی جوانە کە ئەوان بە قورئان گۆشکراون ئەوان پەروەردەی قورئانن ئەها زۆر بۆ سوبحاون خۆشەویستی خاک و نیشتیمانەکان چۆن لە دڵیانە جێگیر بووە نەکوشتن نە ئاوارەبوون نە برسێتی نە بێدەرمانی هیچ شتێک تەئسیر و کاریگەری لەم کۆمەڵگەی نەکردووە یعنی قورئان بەڕاستی کەسێک بە قورئان پەروەردەکرا کۆمەڵگەیەک بەو جۆرە دەبێت یعنی ئەوە نمونەیەکی زۆر زیندووە و لەناو خانوو ڕووخاوەکانیشە بەردەوام بوون لە لەبەرکردنی قورئانی پیرۆزە ئەکەن خوێندنیان ئەکەن هاوسەرگیریان ئەکەن یعنی پاکی هیچ شتێکیان نەخستووە
بەڕاستی لە سەدەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچەندە شەڕ و ناڕەحەتی و چوون بۆ غەزا و جیهادەکانی شەبوو بەڵام لەبەرەوەی بەرنامەیەکی جوانیان تەطبیق دەکرد لەبەرەوەی قورئان کاریگەری چوای هەبوو کە سەرکردەیەک ئەڕۆژ بۆ جیهاد یەکسەر کەسی شتریان لە شوێنیدا ئەنا ئەو وڵاتە ئەو شوێنە ئەو شارە نەدەبوو بێسەرکردە بێ کەسێک پێشنیش بۆ مسلمانان دەکرد کەسێک بەڕێوەبەری گەنجان بوو هەتا لەناو ئافرەتاندا جاری وها بۆ ئافرەتیان دیاری کردو توانێت تۆ سەرپەرشتی ئەم کۆمەڵە ئافرەتە بکە وتە سەفی پوری پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک لە شوێنێک لە کاتی جیهادەکاندا سەرپەرشتی کۆمەڵێک ئافرەت دەکا عەبدوڵای کوڕی ئوم مەکتومی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەویشی لەگەڵ بێ ئەڵێ عەبدوڵا ئەوە جوولەکەیە کە ئەوێ بێ بۆمان ئەو ئەڵێ نا هیچ نییە لەوانەیە تۆ ترساوی جۆ لە شتێک بێ ئەڵێ نا چاوم لێیە کە ئەو دەست ناکاتەوە ئەم ئافرەتە وەکو شێر یەکسەرەتی پەلاماری دەستەری لێ ئەکاتەوە لەبەرەوەی بەرپرسیارەتی لەسەرشان بووە یعنی ئەوان بەو جۆرە هەموو شتەکانیان تەنزیمات و ڕێخستن و سیاسەتیان بەکارێناوە کە بەداخەوە ئێستا لای ئێمە سیاسەتیش ناشرین کراوە بەڵام ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی پڕیەتی لە سیاسەت لە ڕێخستن لە تەنزیمات و قورئان هەمووی پڕیەتی لە ڕێخستن لە جوانکاری لە بەرنامە بۆ داڕشتن ئەها قورئان بۆ خۆی بە سێ جار دابەزیوە یعنی پلە بە پلە دابەزیوە کە لەلایەن خوای پەروەردگارە دواتر بە متەفەرقی دابەزێندا ئەمانە هەمووی ئەوەمان پێ دەڵێ کە ئەمانە ڕێخستنن ئەمە خوای پەروەردگار حەزی لەم کارە ڕێکخراوە و بە پلان و جوانانەیە لەم تەدەڕوجانەیە کە بە پلە شتەکان بکرێ هەموو شتەکان بە پێی خۆی تەنزیماتی بۆ کراوە ڕێخستنی بۆ کراوە پلانی بۆ داڕێژراوە بە پێی قورئانی پیرۆز بۆیە بەڕاستی جیاوازی ئەو کۆمەلگانی کە پەروەردەی قورئان زۆر جیاوازی لە کۆمەلگایەکی فەوزەوی پەرتوبڵاو کەس بە قسەی کەس ناکە کەس شوڕا و ڕاوێژ بە کەس ناکە کە قورئان فەرمانی پێکردوون ئێمە ڕاوێژ بە یەکتری بکەین ئەمانە بەڕاستی نمونەی ئەهلی فەڵەستین نمونەیەکی زۆر جوانی قورئانیە خوای پەروەردگار ئینشاءالله لەدەست ئەو زاڵمانە ڕزگاریان کاو سەرکەوتنیان پێ عەتاکە ئینشاءالله بابەتێک کە زۆر گرنگە ئەوانەی کە پەروەردەی قورئان یان قورئان هەمیشە وەکو بڵێ ڕێزی لە پێغەمبەرەکانی دیکەناوە بە باش باسی کردوون یعنی بە هیچ جۆرێک باسی پێغەمبەرانی بەنەوعێکی کە نەکردو جگە لە محەممەد صلی الله عليه وسلم بەس ئەبینین لە دینەکانی ترە ئەوانەی هەڵگری ئەو دینانی دیکەن کە پێش ئیسلام بۆ کێسە تێک دراون و ئینحرافیان تیاکراوە ئەبینی ئەوان بەرامبەر مسلمانان وانین یعنی تەنان قسە بە پێغەمبەرەکەی ئێمە ئاڵێن تەنان قسە بە مسلمانان ئەڵێن بەڵام ئەوانەی کە مسلمان و پەروەردەی قورئانین یعنی عیساش ڕێزلێژیراوە لای ئێمە عەلەیهی سەلام موسا بە هەمان شێوە باقی پێغەمبەرانی تر هەر بەڕاست ئەمە بۆچیە گەڕێتەوە بەڕاستی ئێمە بەرنامەکەی ئێمە قورئانەکەی ئێمە باسی ئەوی بۆ کردوین کە ئێمە هیچ جیاوازی ناکەین لەبین هیچ پێغەمبەرێکە باوەڕی تەواومان بە هەر هەمویان هەیە کە پێغەمبەری خوان و لەلایەن خوای پەروەردگار نێداون و بەرنامەی ئەوانی سەرەتا بەرنامەیەکی دروست و تەواو بە بەڵام بەرنامەکانی ئەوان چکە خوای پەروەردگار وعدی نەداوە کە بەرنامەکانی ئەوان کە کتێبەکانی ئەوان پارێزراوە بێ بەڵام وعدی بە ئێمە داوە وعدی بە پێغەمبەرەکەمان داوە کە قورئانەکەی بۆ ئێمەی ناردووە پارێزراو بێ و هیچ کاتێک هیچ کەسێک ناتوانێت گۆڕانکاری تێدا بکە نیارەکانمان هەوڵیشان داوە گۆڕانکاری تێدا بکەن بەڵام قورئانەکە ئەوەندەی ئەعجازی گەورەی تێدایە ئەوەندە مۆعجزەی گەورەی تێدایە کە دەستەوستان کەرە بەڕاستی و تەحەدای تێدایە تەحەدا دەکا بە سێ جۆر تەحەدای کردووە قورئان با یەکی بێ لەم چێ ئەتوانێت بێ لەم جۆری قورئانێک بێنێ دواتر توێتی 10 ئاەت فەرموویەتی و فەرموویەتی دوای 1 ئاەت بەس هیچ کەسێک نەیتوانێت ئەوەندە دەستەوستان کەرە ئەوەندە مۆعجزەیە ئەم قورئانە کە هیچ کەسێک ناتوانێت دەستکاری بکات بەرنامەکە ئێمە دەستکاری کراو نییە دەستکاری نەکراوە بۆیە ئێمەش وات لێ تێگەیشتوین وا پەروەردەکراون پێی کە هەموو پێغەمبەران پێغەمبەری خوای پەروەردگارن هەمویان نێراوی خوای پەروەردگارن باوەڕی تەواومان پیانەیە و هەر کەسێکیش باوەڕی پیان نەبێ کەواتە باوەڕەکەی لە خشاوە لە قاوە بەڵام ئەوان بە پێچەوانەوە ئەوان کتێبەکانی بۆ خۆیان دەستکاریان کردووە ئەوانەی کە سەرەتا ئینجیل و تەورات ئەوانیان بواتوە ئەوانە مسلمان بوون ئەوانە باوەڕشیان بە پێغەمبەر هەبوو یعنی مسلمان یعنی بە کتێبەکانی خۆیان ئیمانیان هێناوە باوەڕشیان بە پێغەمبەری ئێمە هەبوو لە کتێبەکانی ئەوان لەباس کراوە بەڵام دواتر کەنارەکان کە لە حەسوودیان بە تایبەت جوولەکە کە زۆر ژیانێکی حەسوودی و ئەوەی بغز و غەرەز و قینێکی هەمیشە لە دڵا بووە هەر ئەو کاتەش هەر ویستویانە ئەم پێغەمبەری ئاخر زمانەش لە خۆیان بێ بۆیە دەستکاری کتێبەکەی خۆیانیان کردووە دەستکاری تەوراتیان کردووە و هەر بەقین لە دڵی یعنی هاتوون لە ئەوڵەوە لەگەڵ حەزرەتی موسی عەلەیهی سڵات وسەلام بەهانەی زۆریان پێگوتووە ناڕەحەتی زۆریان یعنی معجزەی وان لێ داوا کردووە کە هەر بۆشی هاتووەتە دی بە زواج لە کۆتاییدا هەندێکیان هەر باوەڕیان پێنێناوە دەستکاری کتێبەکەیان کردووە بەهۆی ئەم دەستکاریکردنەوەی ئەوان باوەڕ بە جیاوازی ئەکەن لە بینی
قورآنەکە ئێمە و پێغەمبەری ئێمە و پێغەمبەری خۆیاندا، بەڵام ئێمەی مسلمان قورآنەکەمان وای فێر کردوین، وای تێگەیاندوین، وای پەروەردە کردوین کە جیاوازی لە بینی پێغەمبەراندا نەکەین. مامۆستا مرواری ئەبێ پرچەکرداری تاکەکانی تاکی مسلمان چۆن بێ بەرامبەر ئەو بێڕێزیانی کە بەرامبەر دینەکەی ئەکرێ، بەرامبەر بە پیرۆزیەکانی ئەکرێ، بەرامبەر بە پەیامە جوانەکەی ئەکرێ، مسلمان لێرەدا چۆن وڵامی ئەو کەسانە ئەداتەوە؟ ئەبێ مسلمانان جارێ سەرەتا بۆ خۆیان بێڕێزی بە دین و ئەوەی هیچ کەسێک نەکەن. ئەمە یەکەم هەنگاوە، ئەمە یەکەم هەنگاوە نابێ بێڕێزی بکەن، چکە پێغەمبەری خوا سڵاو نەهی لەوە کردووە هەتا تەنانەت بە کافرەکان فەرموویەتی قسە بە خواکانیان مەڵێن بۆ ئێوانش قسە بە خواکانی ئێمە نەڵێن. ئەمە یەکەم مسلمان نابێتە هۆکار کە کەسێک بەرامبەرەکەت قسە بە دینەکەی تۆ بڵێ بێڕێزی بە دینەکەت بکە، بەڵام کاتێک بەبێ ئەوەی تۆ هیچ تری ئەوەی کە بەڕاستی لەسەر مسلمانان پێویستە پەرچەکرداریان هەبێ، قسەیان هەبێ و کردەوەشیان هەبێ. لە ئێستادا کردەوەکان چۆنە؟ کردەوەکان بەڕاستی بە خۆپیشاندانی جەماوەری، بەڕاوەرگرتنی ئەو جەماوەرە مسلمانە، ئەبێ ئەو جەماوەرە مسلمانە ئەگەر خۆی بە پارێزەری قورئان و پێغەمبەرەکەی نەزانێ بەڕاستی ئەو مسلمانێکی ناتەواوە. ئەبێ هەمومان بەشدار بین لەو شتانە، ئەبێ پێشڕەوێکشمان هەبێ کە پێشەنگیمان بکە بەڕاستی بۆ بەرپەرزدانەوەی نەیارەکانمان ناحەزەکانمان. بەڕاستی پێویستە هیچ کاتێک هیچ قسەیەک قبول نەکەین کە بە پێغەمبەرەکەمان ئەوترێ لازم، چکە بە ئاینەکەمان، یعنی ئاینەکەمان هێڵی سوورە، پێغەمبەرەکەمان هێڵی سوورە صلی الله علیه وسلم. بەرنامە و کەتەلۆکی ژیانی ئێمە کە قورئانە لە هەموو گەورەترین کتێبە، لە کاتێکا زیانیشی نییە بۆ ئاینەکانی تر، بۆ هیچ کەسێک و بەڵکو نەک زیانی نییە، خۆشبەختی بۆ مرۆڤایەتی هێناوە. ئەگەر هەر کەسێک بە ڕێبازی قورئاندا بڕوە بەڕاستی خۆشبەختی دنیا و قیامەتە. جەنابەت لە کۆتایی بەرنامەکەیە ئامۆژگاری قسەت چییە بۆ گەنجانێک کە ئێستا بە تایبەت لەوانەیە زۆر سەرقاڵ بن بە تەکنەلۆژیا و بێئیشێک هەیە لە نێو توێژی گەنجانە، بە کوڕ و بەکچەوە جامیعی تەواو کردو دانەمەزراوە، پەیمانگای تەواو کردو دانەمەزراوە، یان لە خەریکی خوێندنە ئێستا لە پشوایە. ئەم گەنجانە ئەوەندەی سەرقاڵی تۆڕە کۆمەڵایەتەکان و کۆمەڵێک بابەتی ناپێویستن لە باتی ئەوە ئەگەر خۆیان بە قورئانەوە مەشغوڵ بکەن و بچنە ئەو سنتەر و بنکانەی کە فێرکردن و جوان خوێندنەوەی قورئان و لەبەرکردنی قورئانی تیاکرێ باشترەیانە. بێگومان گەنجان ئێستا فرسەتێکی زۆرە بۆ گەنج. من زۆر جار لەناو گەنجانە قسەیان بۆکەم، تکایان لێ ئەەکەم، ئامۆژگاریانەکەم ئەم تەمەنە گەنجێتی و باشی خۆت، ئەم زاکیرە بەهێزەی کە هەتا ئەم توانە و تاقی کە لە جەستەتا هەیە پێش ئەوەی تەمەن بڕوە فریایکەوە هەوڵدا لە خزمەت قورئانە سەرفیکە. سوپاس بخوای پەروەردگار. ئەگەر تەماشا بکەین ئێمە کۆمەڵە گەنجێکی زۆرمان هەیە، ئەگەر شاری سلێمانی بە نمونە بگرین کە من هەمیشە دڵم زۆر پێیان خۆشە، پێم خۆشە بە نمونە بیان هێنمەوە. ئێمە زۆر جار یعنی باسی ناخۆشی و ناڕەحەتی و کێشە و مەشاکلەکانی گەنجان ئەەکەین کە زۆریان بەتاڵن، چۆن دەڵێ بێ ئیشن، خوێنیان تەواو کردو. ئەمە دیاردەیەکە و هەیە و زۆرە، بەڵام لەو لاشەوە گەنجە مسلمانەکان، گەنجەکانی کە لە خێزانە باش و ئیسلامیەکانەوە پەروەردەکراون بەڕاستی سەرقاڵن لە سەنتەری حیکمە، لە سەنتەری ئیقرا، لەو هەموو سەنتەرانێکایە کە ئەوە جێگای دڵخۆشیە. من لێرە زۆر دەستخۆشی لەو گەنجانەکەم، دڵم زۆر پێیان خۆشە، پێم خۆشە هەموو گەنجان داوا لە هەموو گەنجانەکەم بەڕاستی ڕێزکە و ڕێباز ئەم گەنجانە بگرنە بەر کە الحەمدولله ئەوەی من ئاگام لێیە من لەناو گەنجاندا الحەمدولله زۆر هەم لەگەڵ گەنجانە چۆن دڵی لەگەڵەوەی کە تەمەنیشمەوەی بەس برادری گەنجم زۆرن لەگەڵ گەنجانە هەڵسکۆت زۆرەکەم، دڵم زۆر پێیان خۆشە کە توانیویانە کۆمەڵە گەنجی تریش وا لێ بکەن کە لە دەرەوەی شاریان لێرە لە داخلیەکان ماونەوە ئەیان بن بۆ سنتەرانە خەریکی قورئانن. خی گەورە کە زیاتر ئێستا هیدایەتی داوەنی و گەنجانە من لە ناخی خۆمدا زۆر پێیان دڵخۆشم و داواشیان لێ ئەەکەم تکایە تەمەنی گەنجێتیتان بە فێڕۆمەدەن، تکایە لە خزمەتی قورئاندا سەرفیکەن بۆی دوایی کە تەمەن هەڵکشا پەشیمان نەبیتەوە، چکە دوایی پەشیمانی دادن نادا تەمەنیش ناگەڕێتەوە. زۆر گرنگە ئەم تەمەنە گەنجێتی ئەم تاقە و توانە وزەیە لە خزمەتی قورئانی پیرۆزدا سەرف بکەی، دواییش بەرهەمەکەی بەڕاستی هەم لە دنیا هەمیش لە قیامەت هەڵی ئەگریتەوە. بەڵێز مامۆستا مرواری محەممەد بانخوا سوپاس بووی کە لەم تەورە لەگەڵمان. سپاس.